میخوای پەروەردیگارتان لەسەر بێت. پێ خۆشحاڵم لە دیمانە و دەرفەتێکی تردا بە خزمەتتان بگەم بۆ باسکردنی بابەتێکی گرنگ، ئەویش ژنهێنان و شوکردن بۆ هەیە. ژنهێنان و شوکردن ئەو پرسیارە گرنگەی کە خەڵکی لە بەرامبەریدا لە ڕاستیدا دەتوانین بڵێن بەشێکی زۆر شکستی خواردووە. ئایا بۆچی ژن دەهێنین؟ ئایا بۆچی ئافرەتان شوو دەکەن، کچانی موسڵمان شوو دەکەن؟ وەڵامدانەوەی ئەو پرسیارە بە دروستی بەختەوەربوونی کۆمەلگای پێوەیە، ڕاستەڕێبوونی تاکەکانی پێوەیە لە ڕاستیدا. ئەمڕۆ بەداخەوە بەشێک لە دایکان تەماشا دەکەی لە جێگەی ئەوەی کە منداڵ و ئەولادی بە ڕەحمەتیان ببێ، منداڵ و ئەولادی بە زەحمەتیان دەبێ بەڕاستی، لە جێ ئەوەی کە لەگەڵ من لە خێر و خێرات و کردداری جوان و پەسەندە تەماشا دەکەی قەزەمن لە کار و کردداری دزێ و ناشیرندا لە پێشەوەن پەنا بەخوای پەروەردیگار. عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردیگاری لێبێت زۆر بەباشی وەڵامی ئەو پرسیارەی دایەوە و فەرمووی ليخرج الله من صلبي نسمة توحد، بۆ ئەوەی خوای پەروەردیگار لە پشتی منەوە وەچەیەک پەیدا بکا کە عەبدایەتی بۆ خوای پەروەردیگار دەکا و ڕوو لە خوایە و بەتەنها خوا دەپرستێ. ئەوەشە کە ئێمەی بۆ خوڵقاوین و خوا دەفەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. بەڵام خەڵکانێک لە وەلاوە وەڵام دەداتەوە دەڵێ بۆ ئەوەی ناوبانگم بزر نەبێ و منداڵم پەیدا بێ و ناوبانگی من و عەشیرەتەکەم هەڵبگرنەوە. هەشە دەڵێ لەبەرەوەی سونەتی حیا دوایە و پێویست دەکا هەمومان ژن بهێنین، یان نیداء الفیترێ و هەر بە سروشتەوە هەر لە منداڵیەوە هەمومان ئەوەمان چۆتە کەڵکەڵەی سەربان کە دەبێ ژن بهێنین و ئافرەتەکانی شوو بکەن. یان باوکم پێی خۆشە کە ژن بهێنم، باوکم پێی خۆشە کە شوو بکات، بەو شێوازەیان حەز دەکا میراتی لێ بگرم، میراتم لێ بگرێ منداڵەکانم، یان ئیتر ئافرەتە دەوڵەمەندە و مەقسەدێتی ئەو ئافرەتە بخوازێ. بەڵام مسلمانە خۆشەویستەکان لە ڕاستیدا ئەو وەڵامانە هیچیان ئەو وەڵامە نین کە پێویستە مسلمان لەو کاتەدا هەیبێت. لەبەرەوەی هەبوونی نیەتی باش لەو کاتەدا بۆ کچ و کوڕی مسلمان زۆر پێویستە و خوا واجبی کردووە لەسەر خۆی هەر کەسێک لە کچان و لە کوڕان مەقسەدیان داوێن پاچی بێ خوای پەروەردیگار ئەگەر پێویستیش بن دەوڵەمەندیان دەکا، خوای پەروەردیگار هاریکاریان دەبێ، کۆمەکیان دەکا، دەروی خێریان لێ دەکاتەوە، دایانکا بەسە حەماڵ و وەزع و گوزەرانی خۆشی خۆیان. بەو شێوازە مسلمانە خۆشەویستەکان جا بۆیە دەبێ ئێمە لەگەڵ یەکدی هاریکار بین، چی باشە ئەوە بۆ یەکتر هەڵبژێرین و اختیار بکرێت. بەڕاستی ئیش لەسەر یەکدی قورس نەکرێ، دۆخی کۆمەلگا لە مەترسێکی گەورەدایە. بەڕاستی کار ئاسانی بار ئاسانی لەگەڵ یەکتر بکرێ، بە تایبەت دایکانی بەڕێز، باوکانی دڵسۆز، سەرپەرشتیارانی پەرۆش هەمووان بەیەکەوە دەستی یەکدی بگرین بۆ ڕەزامەندی خوای پەروەردیگار، وەسیەتی باشی یەکدی بکرێت، نەک وەسیەتی ئاوای کچەکەت بکەی و بڵێ بڕۆ ئیتر بێباک بە لە بەرامبەر قسەی پیاوەکە تۆ چەند قسە حازر بکە و هەر ڕۆژێکیش حەزت لێ بوو ئەوە ماڵی براکانت دەرگایەن لەسەر پشتە و بەخێر بیتەوە سەرچا و براکانت نایەڵن کە سوستەمت لێ بکە و براکانت نایەڵن پیاوەکە دوا بڵێت و وا بچێت و بوا واد لەگەڵ بکە. ئێمە ناڵێن با پیا و ستەم لە ئافرەت بکە، بەڵام لەگەڵ وەسیەتی خراپ و ئامۆژگاری ناباشی دایکانی ژنین، لەگەڵ پشتگرتنی ناحەقی پیاوەکان و ئەوە هەروەها خەزور و باوک و ئەمانەشدانین. هەر باوکێک هەر دایکێک بە ناحەق و بەستەم پشتی کچەکەی گرت، لە پشتی کوڕەکەی بوو، لە کاتێکیشدا دەزانێت کچەکەی یا کوڕەکەی ناحەقە لە ستەمدایە لە زوڵمدایە، پەنا بەخوای پەروەردیگار هەر لێکەوتەیەک لە تەلاق لە لێکجیابوونەوە لە سەرگەردانبوونی منداڵەکان پەنا بەخوای پەروەردیگار ئەوانیش بەشدار دەبن لەو تاوانانە و لەو سەر ئەنجامە خراپە و لێکەوتە ناباشانە. مسلمانە خۆشەویستەکان کۆمەلگای مسلمان کۆمەلگایەکی مسلمانە و دەبێت شانازی بە دینداری خۆی و بۆ خوا سوڵحاویەکەی بکا لە ڕاستیدا. ئەگەر خەزور ئەگەر خەسوو زاوای خۆی وەکو کوڕی خۆی سیر کرد ئەو کاتە کوڕیش دەبێ، ئەو کاتە دەبێت زاواش خەسوو وەکو دایکی خۆی سیر بکە و ڕێزی لێ بگرێ بە پێچەوانەشەوە. ئەگەر زاوا وا ڕوانیە خەسووی کە دایکێتی و لێ حرامە بۆ ئەبەد پێی ناشێت قەت، ئەو کاتە دایکەکەش زاواکەی وەکو کوڕی خۆی حیساب کرد
تەماشا دەکەی کۆمەلگا بەرەو بەختەوەری و تەبایی زۆر دەڕوا بەڕاستی و هەروەها بۆ خەزوری شەڕ ڕاستە ئەوەی کە دەیڵین بۆ خەسوو بۆ خەزوری شەڕ ڕاستە لە هەردوو لایەنەوە لە لای کچە و لە لای کوڕە ئەم قسانە هەر ڕاستن دەبێت پشتیوانی یەکتر بکەن کار و بار لەسەر یەکدی سووک بکەن و ئاسان بکەن و هەردوو لە مەقسەدیان بێ مەبەستیان بێ کچەکەیان کوڕەکەیان لە شوێنی باشدا بمەزدێ و بەڕەحمەتی خوا بکەون لە دنیاش و لە قیامەتیش مسلمانە خۆشەویستەکان دەبێ خۆمان بە دوور بگرین لە مونکەر لە خراپە لە گوناح و لە تاوان لە گوێڕایەڵی یەکدی نەکردن لە چاکەدا نابێ ژن و مێردی مسلمان هەر لەگەڵ تازە زەواجیان بە گوناح و تاوان دەست پێ بکەن بە شایی و ڕەشبەڵەک دەست پێ بکەن بە گۆرانی و مۆسیقا دەست پێ بکەن بە ڕەسمی بێبەندوبار و بۆ تێکەڵی و بە حرام ئەنجامدان و بە هەموو ئەوانە دەست پێ بکەن پەنا بەخوای پەروەردیگار چونکە عاقیبەتی تاوان باش نابێ بەڵام بە پێشەوانەوە کەسەی کە لە بیدایەت و لە سەرەتادا لەسەر ڕێ و ڕێبازی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم ناوەڕاست و کۆتاییەکەشی بێگومان هەر لەسەر ڕێ و ڕێبازی پێغەمبەر دەبێ صلی الله عليه وسلم مسلمانان پێغەمبەران ژنیان هێناوە و بانگەوازیشیان کردو هانی کۆمەلگاکانیشیان داوە بۆ ژنهێنان و شوکردن بۆ ئەوەی کۆمەلگا بە خاوێنی بمێنێتەوە کۆمەلگا لە دەردەسەریدا نەژیە کۆمەلگا لە سایی دوورکەوتنەوەی لە ئیسلام و فەرمایشتەکانی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم و لە ئاسایی و چاولێکردنی بۆ غەرب و بۆ ئەوروپا و بۆ ڕۆژاوە لە چ دەردەسەریەکدایە لە چ زۆنگا و زەلکاوێکدایە پەنا بەخوای پەروەردیگار کە خۆ لێ دەرباسکردنی بەتەنها و بەتەنها بەگەڕانەوە بۆ قورئان و فەرمایشتی پێغەمبەر دەبێ صلی الله عليه وسلم ئەگەر نا ڕۆژ لە ڕۆژ زیاتر تاڵاوی زیاتر بە قورجی خەڵکدا دەکرێ و لە ناڕەحەتی و زۆنگاوی زیاتر خەڵک خۆی دەبینێتەوە وەلەقەد ئەرسەلنا ڕوسولا من قەبلیکە خوای گەورە میێرەبان دەفەرمێ پێغەمبەرانی تریشمان لە پێش تۆ ڕەوان کردووە وجعلنا لهم أزواجا وذرية ئێمە وامان کردووە کە ئەوان ژن بهێنن خێزان پێکەوە بنێن و نەوە و چەشمان پێداون بەڵێ مسلمانە خۆشەویستەکان خێزان و منداڵیشیان هەبووە پێغەمبەرانی خوا لەبەرەوەی مرۆڤ بوونە و مەلائیکەت نەبوون بەڵێ مسلمانە خۆشەویستەکان ئەو وەزیفەی کە ئێمەی بۆ خوڵقاوین و ئەو پەیمانەی کە خوا لە ئێمەی وەرگرتووە وإذ أخذ ربك من بني آدم من ظهورهم ذريتهم وأشهدهم على أنفسهم ألست بربكم قالوا بلى شهدنا أن تقولوا يوم القيامة إنا كنا عن هذا غافلين أما پەیمان من لێوەرگیراوە کە دەبێت دان بەخوایەتی خوای پەروەردیگار دابێنین و بەتەنها ڕوومان لە خوای پەروەردیگار بێ و لەگەڵ ئەو هاواری کەسی دی نەکەین مسلمانە خۆشەویستەکان تەوحیدمان خۆش بێ و لەگەڵ تەوحید بین ڕقمان لە شەریک بۆ خوا قەراردان بێ و لێی دوورکەوینەوە و خەڵکیشی لێ ئاگادار بکەینەوە بەڵێ مسلمانە خۆشەویستەکان دەبێ ئاگادار بین فەرمایشتی پێغەمبەرمان لەبیر بێ صلی الله عليه وسلم بەتایبەت ئەوانەی کە دەچن ناو پرۆسەی هاوسەرگیری کەفا بالمەرئی ئیثما ئەن یوضیع من یعول بەسە بۆ ئەوەی کە ئینسان تاوانبار بێ ئەو کەسەی کە لە بندەستێتی ئاگای لێ نەمێنێ سەرافەتی نەکا ماڵی لێ بگرێتەوە و پێویستیەکانی جێبەجێ نەکا پەنا بەخوای پەروەردیگار ئەو دۆخە دژوارەشی کە ئەمڕۆ هەیە هەمووی لە ئەنجامی خۆ بێ ئاگایی کردنە لە ئاست فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم یعنی کەمن ئەوانەی کە بێن منداڵەکانی خۆیان دابنیشێنن ڕێنماییان بکەن دەستیان بگرن پێویستیەکانیان بۆ جێبەجێکەن باسی دینیان بۆ بکەن کچەکە پێدەگا ڕێنمایی بکە واجب و پێویستیەکانی سەرشانی چییە لەبارەی تەهارەتەوە لەبارەی عوزری شەرعیەوە پێشوەخت لەبارەی نوێژەوە و هەروەها کوڕەکەی لە تێکەڵی لە حرام خواردن لە دزی لە هەر کردەوەیەکی دزێ و لە دەرو دراوسێ لە کۆمەڵگا لە کۆڵان لە بەرو بازار لە خوێندنگا لە ناوەندەکان لە هەر جێگە و شوێنێکە هەن پێویستە و باوکە دڵسۆزانە ڕاست زۆر ڕۆڵیان گەورە نیشان بدرێکە دەستی منداڵەکانیان دەگرن و بەباشی پەروەردەیان دەکەن بەڵکو خەڵکانێکن پەنا بەخوای پەروەردیگار لە جێگەی ئەوەی نەسیحەتی چاکەکاری منداڵەکانیان بن ناحەقیان بۆ دەڕازێنەوە پشتیوانیشیان دەکەن لە ناحەق پەنا بەخوای پەروەردیگار بەڵکو هەیە حەز دەکات کە ئەوانە کەمینن لەخوا بەزیاد بە بەڵام حەز ناکە منداڵەکەی بڕوا بۆ مزگەوت
حەز ناکە منداڵێکی ڕوو لە خێر بێ، حەز ناکە برادەری باشی هەبێ، حەز ناکە پۆشتە و پەرداغ بێ کچەکەی و فەرمانی خوا و پێغەمبەر جێبەجێ بکە صلی الله عليه وسلم. عاقبەت و سەرنجامی ئەوانە بە هەر لێک هەڵوەشانەوەیە و زەواجەکەیان بەرەو فەشەل و شکست دەڕوا لە ڕاستیدا و کۆمەلگاش زەرێکی زۆریان لێ دەکا. موسڵمانە خۆشەویستەکان، بیلالی حەبەشی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ چوو داخوازی کچێک بۆ برایەکەی بە کەسوکاری ئەو کچەی گوتی ئێوە دەزانن کە ئێمە بەندە بووین، کۆیلە بووین، خوا ئێمەی ڕزگار کرد و ئێمە گومڕا بووین، خوای پەروەردیگار ئێمەی هیدایەت دا و الحەمدولله ئێستا کە لەسەر ئیسلامەتین، ئێمە فەقیر و هەژار و نەدار بووین، خوا دەوڵەمەندمانی کرد. جا ئەگەر کچەکەمان دەدەنێ ئەوە الحەمدولله، ئەگەر ناشمان دەنێ ئەوە الله ئەکبەر. بۆیە کچەکەیان دایە برایەکەیان و لێیان مارە کرد. ڕازی بوون بەوەی کە ئیتر ئەو پیاوە بەڕێزە ببێتە هاوسەری کچەکەیان. دوایی کە ڕۆیشتنەوە و ڕەت بوون، براکەی بیلالی حەبەشی بە بیلالی گوت بۆ ئەوەی کە لە خزمەت پێغەمبەردا ئەنجاممانداوە صلی الله عليه وسلم، خوا لێت خۆش بێ ئەوت باس بکردبایە و گوتبایە ئاوامان کردو ئاوامان کردو ئاوا و ئاواینە. بەڵام بیلالیش ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت فەرمووی من قسەیەکم کرد، قسەیەکی ڕاست و دروست، بۆیە ئەوانیش لەبەر ڕاستیەتی و ڕازگۆیەتیمان کچەکەیان بە تۆدا. ئەوە ئیبن سەعد لە شعبیدا ئیخراجی کردو هێناوێتی و باسی لێوە کردووە. وعدی درۆیان لەکن نەبوو، بەڵێنی ناڕاستیان لەکن نەبوو. بۆیە زۆر زۆر گرنگە ژن و مێردی موسڵمان وعد و بەڵێنی ناڕاست بە یەکتر نەدەن، کە سوکارەکانیان وعد و بەڵێنی ناڕاست بە یەکتر نەدەن، دەستبار لەگەڵ یەکتر بگیردێ بۆ ڕەزامەندی خوا و بەدەستێنانی ئەوەی کە خوای پەروەردیگار پێی خۆشە. بەڵام چۆن لە ڕابردوودایان گوت وەڵڵا ئێمە دەزانین موسەیلەمەی درۆزن درۆ دەکا و ناڕازگۆیە، باشەوە دەشزانین کە محەممەد سادیقە و پێغەمبەر و ڕەوانەکراوی خوای پەروەردیگارە. بەڵام درۆزنەکانی ڕەبیعە، هۆزی ڕەبیعە لە لامان باشترن، لە پێشترن، باشە لە ڕازگۆیانی مودەڕ، واتە لە کەسوکاری پێغەمبەر و پێغەمبەر صلی الله عليه وسلم و شوێنکەوتوانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. مرۆڤ نابێ وابێ لەبەرەوەی لە قەومی خۆیەتی درۆژ بکە هەر پێی ناڵێ درۆیە، ناڕاستی و غەڵەتیش ئەنجام بدە هەر دەستخۆشی لێ دەکا و لەگەڵی دەبێ. ئەوە غەڵەتە. ئینسانی موسڵمان و بۆ خوا سوڵحا و عەدالەت داری واناڵێ، ئینسان دەبێت ڕازگۆ بێ لەو کاتەی لە قازانجێتی یاخود لە قازانجی نییە. سولەیمان سەلامی خوای پەروەردیگاری لەسەر بێ فەرمووی ئەم شەو دەچم بۆ لای هەر نەوەت ئافرەتەکەم کە لە ڕیوایەتی دیدا دەفەرمێ هەفتادا نەبوون، هەر هەفتە ئافرەتەکە و هەرێکێکیشیان منداڵێکی دەبێ و لە پێناوی خوای پەروەردیگاردا جیهاد دەکا و تێدەکۆشێ. جا هاوڵەکەی پێی فەرموو بڵێ ئینشاء الله، بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ نەیگوت ئینشاء الله. ئەگەر بیگوت باە ئینشاء الله هەمویان بەو شێوازەی کە ئەو بڕیاریدا بوو ئاوا دەبوون، بەڵام هیچیان منداڵیان نەبوو، تەنها یەکێکیان نەبێ، ئەویش منداڵێکی نوقستانی لێ پاشەکەوت بوو. بەو شێوازە موسڵمانە خۆشەویستەکان سولەیمان فەرمووی من دەڕۆم بۆ لای خێزانەکانم بە ئامانجی ئەوەی نەوە و چەم پەیدا بێ و لە پێناوی خوادا تێ بکۆشن. دایکان و باوکان دەبێ ئەو نیەتیان هەبێ، کچان و کوڕانی موسڵمان دەبێ نیەتی باشیان هەبێ لە کاتی زەواج و شوکردن و مەقسەدیان بەدەستێنانی ڕەزامەندی لای خوای پەروەردیگار بێ. پێغەمبەرانی خوا دیارە تایبەتمەندیان هەبوو، خوا تاقەت و قودرەتێکی جیاوازی پێداون لە مرۆڤی ئەتیادی جیاوازتر بوون. بەو شێوازە موسڵمانە خۆشەویستەکان لە خۆشیماندا لە ناخۆشیماندا لەو کاتانەی ئیشەکەمان بەدڵە یاخود بەدڵمان نییە، مادام بڕیاری خوای پەروەردیگارە و ئێمە کەم تەرخەم نین، دەبێ هەر بڵێن شکر بۆ خوای پەروەردیگار و شکرانە بژێری بۆ خوای پەروەردیگار دەرببڕین. ئەگەر یەک منداڵ بەهۆی تۆوە پەیدا ببێت، عەبدایەتی بۆ خوای پەروەردیگار بکە، بمێنێ یا نەمێنێ، ئەو منداڵە بۆ تۆ مای خێر و بەرەکەتە. ئەگەر پێش تۆ وەفات بکە و بڕواتەوە لای خوای پەروەردیگارەوە، تۆ بێ پاشەوار نابی لە قیامەت و خوای پەروەردیگار پاداشتێکی ئەو تۆت دەداتەوە، ماڵی سوپاسگوزاریت بۆ دابین دەکات لە قیامەت و لە بەهەشت لە بەرامبەر حەمد و ستایشکردنی خوای پەروەردیگار و شکرانە بژێری و ڕازیبوونت بە قەزا و بڕیاری خوای پەروەردیگار. ئەگەر بژمێنێتەوە و
تۆ هەر خێر و خێراتت بۆ دێ و تاجی زێڕینت لەسەر دەکرێ و پێگە و مەقامت لە قیامەت و لە بەهەشدا بڵند و باڵاتر و زۆرتر دەبێت. تەماشای موسڵمانە خۆشەویستەکان بەو شێوازە ئێمە دەبێ لە ئەرکی سەرشانی خۆمان بڕوانین و بزانین چیمان لەسەر واجب و پێویست کراوە بۆ ئەوەی تەقسیر و کەمترخەمیمان تێدا نەبێ. لەبەرەوەی عیبادەت و بۆ خوا سوڵحاوی هەر نوێژ ناگرێتەوە. عیبادەت لایەنی کۆمەڵایەتیە، لایەنی ئابووریە. عیبادەت و بۆ خوا سوڵحاوی لەلایەنی سیاسیەوە ئەنجام دەدرێت. عیبادەت و بۆ خوا سوڵحاوی لە پەیوەندی خۆت لەگەڵ خوای پەروەردیگار، لە پەیوەندی خۆت لەگەڵ خەڵکی، لە خۆگرتنەوە لە گوناح و تاوانەکان، لە جێبەجێکردنی حەقەکانی سەرشانت، لە گەیاندنی ئەو ئەرک و واجباتانەی کە لە سەرشانت هەیە. ئەوانە هەمووی عیبادەت و بۆ خوا سوڵحاوین و ئەو ڕێیانن کە ئینسانی موسڵمان پێیان لە خوا نزیک دەبێتەوە، ڕێگای ساڵح بوون و بەرەو خواچوونن. موسڵمانە خۆشەویستەکان ژن و مێردی موسڵمان دەبێت لەوە تێ بگەن کە ژیان زۆر لەوە کورتترە بکرێتە گۆڕەپانی چێشمە چێشم و ململانێ و دەبەرێگراچوون و نیزاعات و خلافات و بێنەوبەردەی بینی خۆیان و خۆخەریکردنیان بە دنیا و فەرامۆشکردنی فەرمانی خوای پەروەردیگار و فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. چونکە ژیانی ژن و مێردایەتی ئەگەر لە عیبادەت و بۆ خوا سوڵحاوی فاریغ بوو، بەتاڵ بوو، خاڵی بۆ پەنا بە خوای پەروەردیگار، ئەوسا دەور و بەرەکەت و بۆ خۆشت ڕازی دەبی بە زەلیلی، بە سەرشۆڕی، بە هەوان، بە ئەوەی کە خوا پێی ناخۆشە پەنا بەخوای پەروەردیگار. بۆیە موسڵمانە خۆشەویستەکان ئێستا دەبێ بزانین ئەوەی کە ئێمە تێیداین بۆ وایە، لەبەر چی وایە؟ لەبەر دوورکەوتنەوەمان لە قورئانی پیرۆز و فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم. چونکە ئەگەر دەست بە قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەرەوە بگرین هەرگیز و هەرگیز گومڕا نابین. بۆیە موسڵمانە خۆشەویستەکان ئامان، سەد ئامان، هەزار جار ئامان، تکاو ڕەجا و پەرۆشی و دڵسۆزی وامان لێ دەکا کە بە ئێوە و بە دەوروبەر و بە خۆشمانی ڕابگەێنین و جێبەجێ بکەین کە دەستگرتن بە قورئان و فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم مایەی بەختەوەریە. پێغەمبەر کردنە مەرجع لە هەموو ورد و درشتی ژیانمان لە ڕاستیدا مایەی سەرفرازی و دەرباز بوونە. موسڵمانە خۆشەویستەکان ئەو کاتێک کە هەردووک لە ئەرک و مافی سەرشانی خۆیان زانی و حەقی یەکدیان پێشێل نەکرد لە ژن و لە پیاوی موسڵمان، کۆمەلگاش بەختەوەر دەبێ و خەڵکێکی تریش زۆر چاوی لەوان دەکا و مەقسەدێتی زەواج و ژنهێنان و پرۆسەی هاوسەرگیری پەرە پێ بدا. ومێدەوارم خوای پەروەردیگار یارمەتی هەمووان بدات. ئەوەی منداڵی نییە خوای پەروەردیگار نەوە و زوریەتی سالیحەی پێ ببەخشێ و بەڕەحمەت بن بۆی خوای پەروەردیگار. ئەوەشی کە هەیەی خوای پەروەردیگار بۆی بپارێزی، سالیح و سالیحەیان بکەی. ئەوەی کە بردووتنەوە بۆ لای خۆت خوای پەروەردیگار بیان کەی بە پێشباری قیامەت بۆ ئەوانەی کە لێت ستاندوونەوە و تاقیت کردوونەوە بە لەدەست دانی ئەولاد و منداڵ و جگەرگۆشەیان. یا ڕەبی خوای پەروەردیگار ئەوەی شووی کردووە بەختەوەری کەی، ژیانی پڕ لە خێر و تەبایی بکەی. ئەوەشی چاوەڕێ و قسمەتی هەستێ خوای پەروەردیگار قسمەتیان هەستێنی لە کوڕان و لە کچانی لە موسڵمان، دایکان و باوکان مۆفەق بکەی بۆ کاراسانی لە پرۆسەی هاوسەرگیری. یا ڕەبی خوای پەروەردیگار کۆمەلگامان دەستگرتوو کەی بە قورئان و فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و دەرد و نەخۆشیە گەورە و سامناك وترسناك كان من لي بدور بخي آمين والحمد لله رب العالمين وجزاكم الله خيرا.